بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست داڵقەیەم جارەی بەرنامەی ئەمڕۆدا باز لە هەڵبژاردننی سیایلور دەکەین تا چەند هەڵبژارنێکی یەکلاکەرەوەی بە میوانداری بەڕێز محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی و کۆمەڵی ئیسلامی کوردستان. کاک محەممەد بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. لەسەرتا لەوە دەست پێکەین دو ڕۆژی تر ئێمە هەڵبژاردننی سیایلورە. باخیم هەڵبژاردنە چیەوە پێتان وایە کەم هەڵبژاردنێکی یەکلاکەرەوەیە؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ جەنابتان. بەڵێ ئەم هەڵبژاردنێکی یەکلاکەرەوەیە، چونکە ململانی چەند ساڵی هێزە سیاسیەکانی کوردستان کە وەکو دابەش بوون هێزە سیاسیەکان بەسەر دوو بەرەدا و زیاتر ناکۆکیەکان یان ململانیەکان لەسەر ئەو پرسانە بوو کە تایبەتن بە هەرێمی کوردستانەوە. ئەگەر نا زۆر جارە و هێزانە لە بەغدا یەکدەنگ بوون، مەگەر دوای ڕیفراندۆم نەبێ ڕای جیاواز دروست بوو. بۆیە ئەم هەڵبژاردنە گرنگە بۆ خەڵکی کوردستان، ڕایەوەی کەەوە خەڵک مافی خۆیەتی دوای 4 ساڵ و ساڵێکیشیان لێ زەوت کرد ئەگەر نادەبوو هەڵبژاردننی کوردستان پێشتر بکرێ و پێش هەڵبژاردننی عێراق بکەوێ، بەڵام بەداخەوە هەڵبژاردنەکە نەکرا و تەمەنی پەرلەمان درێژ کرایەوە. مافی سەرەتایی خەڵکی کوردستانەوەی 4 ساڵزارێ نوێنەرەکانی خۆیان هەڵسەنگێنن و لست و قایمەکان بەراوردکەن بە کارەکانیان لە 4 ساڵی پێشوودا. بۆ ئێمە تاقیکردنەوەیەکی کەیە بۆ حزبە سیاسیەکان لە بەردەم دەنگی جەماوەری کوردستانە و ئەو پرسە سیاسە هەستیارانش کە لە هەرێمی کوردستان بوون، هەر لە بێڕێزیکردن بەرامبەر بە دامەزراوەی یاسایی هەرێمی کوردستان و داخستنی بۆ ماوەی نزیکەی 2 ساڵ و هەروەها ئەو بڕینی موچە و پەیڕەوکردنی سیستەمی نیوە موچە بەسەر فەرمانبەرانی کوردستانە و زۆر لەو قەیرانانەی تر کە تووشی هەرێمی کوردستان بوون. کۆمەڵێ هێز لە پشتی ئەو نەهاماتیانە بوون و هەندێک لە هێزەکانی تر دژ بەو ستەمە و دژ بە ستەمی سەر فەرمانبەران و دژ بە ئەو سیاسەتە هەڵەیە کە پێڕەو کراوە لە 4 ساڵی پێشوە وەستانەوە. بۆیە ئێستا سینۆ تاقیکردنەوەیەکە لە بەردەم خەڵکی کوردستانە و حزبە سیاسیەکان لستی خۆیان و پاڵەوراوەکانیان خستۆتە بەردەستی دەنگدەرانی هەرێمی کوردستان تاکو شایەتی خۆیان لەسەر ئەو حزبانە و لەسەر کار و بەرنامەی حزبە سیاسیەکان پێ دوایە بۆ تەناو ماوەی بانگشتی هەڵبژاردنە یاخود تاقیکردنەوەکە لەسەر ئەساسی 4 ساڵی ڕابردووی کاری هێزە سیاسیەکان زۆر هەڵەیە کاک حەکیم دەنگدەر و ئەلحەمدولیلا ئێستش وشیارەیەکی زیاتر پەیدا بۆ لە نێو خەڵکی کوردستانە کە وشیاری هەڵبژاردنە و خەڵک ئێستا بە دروشمەکانی هەڵمەتی هەڵبژاردننی لایەنەکان یان بڵێن هەڵ ناخەڵەتێ بە هەندێکی و یان ئەو دەگەڕێتەوە بۆ کار و بەرنامە و سیاست و هەڵوێستی ئەو لایەنانە لە 4 ساڵیان 5 ساڵی پێشوودا. هەڵەیە بێ حزبێکی سیاسی لەسەر ڕێکلامی هەڵمەتی هەڵبژاردن هەڵسەنگێنی بە حەقیقەت، چونکە احتیمال ئەو حزبەی کەوا وارداتی هەرێمی کوردستانی بەدەستە ڕێکلامی بەهێز و بەقوت بکە و ڕاوێژکار بێنێ لە دەرەوەی وڵات چەند ملیۆن دۆلارێکی بداتێ وەکو بیستومانە. بەڵام حزبێکی سیاسیش ئێمە کە باسی خۆمانەکەین نەمانتوانیوە هەڵمەتێکی بەهێز ببین بەڕێوە لەبەرەوەی ئێمە توانە دارایەکانی بەردەستمان سنووردار بووە و بە تایبەت ئەم هەڵبژاردن لە هەڵبژاردننی عێراقیش باری دارایی حزبمان خراپتر بوو، نەمانتوانی کەوا زۆر بەرنامە و بیرۆکە و پێشنیاری چاکە بوون، نەمانتوانیە لەبەرەوە پارەی ویستوە نەمانتوانێت پەیڕۆی بکەن، نەمانتوانی هاوکاریەکی تەواوی پشتیوانیەکی دارایی تەواوی خوشک و برا پاڵەوراوەکانمان بین. ئەمانە هەمووی ینی خاڵێکە کە دەبێت لە ئەعتیبار وەربگیرێت کە نابێ خەڵکی کوردستان
تەماشای ئەو حەڤە ڕۆژیانە هۆژدە ڕۆژیان ئەو مانگەی هەڵمەتی هەڵبژاردن بەس بکەن. ئەوەی کە بەرەزوتت بۆ من دەسەڵات پارێکی زۆری لە بەردەمدا دام دەستگا حکومەکان بەکاردێنێ پرۆژەکان بەکاردێنێ مەسەن ڕەنگە فشار بخات سەرێزە ئەمنیەکان ڕێز دەڵێ بڵین ڕاوێژکار لە دەرەوە بێن ئەمە دادیاندا لەوەی کە لە سوار ساڵی بەسەر خەڵکی کوردستانیان داهێنا پێ دوای خەڵکی کوردستانەوە بیر بچێتەوە خۆی ئەگەر ئێمە بێن بەداخەوە ینی هەڵبژاردنێکی نەزیهی پاک و بێگرد لە هەرێمی کوردستان ئەنجام نەدراوە تاکو ئێمە ئەو کات نابێگلەی ینی پێم وایە هەندێک گلەیە بیستن بە خەڵکی کوردستان بەشێکی زۆری گلەیە لە جێی خۆیان نیە بۆ گوایە ئەوانن کە دەنگ ئەدەن بەو بەلایەنەکانی دەسەڵات یان ئەوان پشتیوانی ئەو لایەنانن کە دواتر بۆ خۆیان گلەیان لەسەریان بۆ دروست دەبێ ئەمانە لەو ڕۆوە بەشێکی وایە ڕاستە بەڵام بەشێکی زۆری پێوەستە بەوە کە خەڵکی کوردستان یان هەڵبژاردنەکان ئاوێنەی حەقیقەتی دەنگی خەڵکی کوردستانی دەستکاری دەکرێت زیاد دەکرێت و تەزویر دەکرێت وەکو چۆن لە هەڵبژاردنەکانی پێشوە بینیمانەوە بەداخەوە ئێستش باز دەکرێت وایە ینی هەر نیەت و هەنگاوی وا هەیە کە بە شێوە لە شێوەکان تەزویر بکرێت بەڵامەوە ئێمە ئەو جراتانی کە کۆمیسیۆن بە نەزەری گرتوێتێ بەر کە ئومێدمان وایە پەیڕەویشی بکە ڕۆژی دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی کە بتوانین ڕێ لە تەزویر و ساختەکاری بگرێ بەڵێ ئەگەر تەزویر و ساختەکاری نەبێ من هەر حزبی دەسەڵات ناڵێم ینی هەموو حزبێکی سیاسی حەقی خۆیەتی کەوا خەڵک سزای بدا ئەگەر ڕازگۆ نەبوو لەگەڵ ئەو سیاست و ئەو پەیام و بەرنامەی هەڵبژاردنەی کە 4 ساڵی پێشوو هەڵی ڕشتی بوو بۆ خەڵکی کوردستان زۆر باشە بەس بەڕێز ینی سینۆ ئەوە کوڕۆژێک بۆ پاداشت و تۆڵە بۆزە سیاسەکان دەبین دەبێت خەڵ لەسەر ئەوە ساسە بڕیاردا بۆ نمونە پاراش بۆ هێزانەی کە لەگەڵ خەڵک بوون سزا تۆڵا هێزانەی کە ژیاتی خەڵکیان کرد حەکیم تۆ قوتابی 1 ساڵێکە خوێنێ 1 ساڵ دوای چێتە تاقیکردنەوە ئەگەر ئەگەر غەشت نەکە حیلە نەکە مامۆستا هاوکاری نەبێ سزای خۆی وەرەگرێت پاداش و سزای خۆی وەرەگرێت چۆن زیرەک بێ ئەوە لە قوتاقیکردنەوە کە چاک وەڵامەداتەوە نەتیجەی خۆی وەرەگرێت تەمبەڵیش بوو بێ ئەوە سزا ئەدرێ و سزاکەشی ئەوەیەکەوە نمرەیەکی کەم یان دەرناچێ بەوش ناڕەحەتە بێ و لەو تاقیکردنەوەیە بە دەرنەچوو ئەژمار دەکرێت بۆیە هەڵبژاردنیش پێم وایە وەکو تاقیکردنەوەی بۆ لایەنە سیاسەکان و هەڵەیشە بەڕاستی دەنگدەر بڕوانێتە زیاتر ینی وەکو چۆن باسی ڕیکلامەکەمان کردەوە ماوەی هەڵمەتی هەڵبژاردن لە هەمان کاتدا ینی هەڵەیە تۆ ئێستا گوێ لە قسەی کارکتەری لایەنە سیاسەکان بگری ینی تەنها ئێستا یان دەبێت ئێستا گوێگری بەراوردی کەی بە مێژوو خەبات و سیاسەتی چەند ساڵی پێشویان بزانی هەمان قسەیان یان قسەی جیاوازە دەبێت قسەکانیان بەراوردکەی بە کردارەکانیان ئایا لەگەڵ تۆی هاوڵاتیە پێش ساڵە پێش 2 ساڵ ڕازگۆ بوون یان نا هەموو لایەنە سیاسەکان بە تایبەتەوە دەسەڵاتیان بەدەستە زۆر دروشمی بەرز دەکەنەوە بەس ئایا تۆی هاوڵاتی ئەگەر لەسەر ئەو دروشمانەی کە ئێستا گوێبیستێبی لێیان تەنها لەسەر ئەوە بڕیار بدەی ئەم پێم وانییە تاقیکردنەوەکە ئەنجامێکی سەحیح و دروستی بۆ دەربچێت دەبێ ئێمە دەبێ وەکو چۆن بەرنامەی ئایندەی لایەنە سیاسەکان بۆ 4 ساڵی داهاتوو لە بەرچاو بگرین بەڵام دەبێ کردەوەی 4 ساڵی پێشووشیان لە نەزەر بگرین وەیجا ئێمە گەر بتوانین وڵاتی وەیعلام تەبعاان بتوانن بەراوردێ بکەن وەکو چۆن ئێستا ئێمە بڵێ لە بەرنامەکانی سۆشیال میدیای بینین هەندێجار قسەی تازەی برادێک یان بەرپرسێک هێنین و قسەی پێش 2 ساڵی بەیەکەوە لێدەن لە یەک مەقتەعدا ئەو بەراوردکردانە هەموو هاوڵاتیەک بیکە پێش 4 ساڵ هەڵمەتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوو وەنیە
هەبوو کارکتەری گەورە و بەڵێنی زۆر چەوری بە خەڵکی کوردستاندا ئایا تاکی کورد مافی خۆی نییە بەراوردێ بکە بەوەی کەەوە ئەو بەرپرسە ئێستا چی بەڵێنێکەدا و پێش 4 ساڵ بەڵێنیان 5 ساڵ کە بەڵێنی داوە چەند لەو بەڵێنانەی جێبەجێ کردووە وانە من پێم وایە خەڵکی کوردستان خەڵکی وشیارە و دەنگی سەحیحی خۆی ئەدا بەڵام بەداخەوە تاکو ئێستا دەسەڵات بە زۆر و بە زێر و بە تەزویر توانیوەتی دەنگەکان جۆرێ لە جۆرەکان دەستکاری بکە و هەم بە هەمان بەوانە بە زێر و بە زۆر و بە تەزویر هاوڵاتی وا لێ بکە کە وەلایی بکڕێ بۆ لستەکەی بۆ قایمەکەی خۆی بەڵە زۆر باش بەس ئەگەر بۆ نمونە ڕەنگە لە هەموو لیستەکان کاندیدی باشی تێدا بێت خەڵکی کوردستان دەبێت لەسەر ئەساسی لیست بڕیار بدا بۆ دەنگ یاخود کاندید بە بۆچوونیەوە طبیعی دەبێت تاکی کوردی ئێمە نەگەیشتونەتە ئاستی وڵاتانەی و سیستەمە پەیڕەوەکەن ئەو سیستەمە هەڵبژاردنەی کە وەگوڵی کراوەی تەواو چکەمە ئێمە نیم چەکراوەیە کراوەی تەواوەیە کە وڵاتی ئازاد بێ لە کۆمەڵی ئیسلامی دوو کەس هەڵبژێرێ و لە لستی مەسەلەن فڵانە حزب فیسارە حزب نەفرێک هەڵبژێری بۆ خۆی لستێ دروست بکە ئەمە بۆ هەندێک لە هەندێک وڵات ئەم سیستەمە پەیڕەوەکرێت کە سیستەمی کراوەی تەواوە ئەمە کاتێ بگەین بە ئاستی وڵاتانە لە هەموو ڕوویەکەوە وڵاتێکی مستەقڕمانە بێ ئەکرێمەشە و سیستەمە پەیڕۆ بکەین بەڵام ئێستا من پێم وایە دەبێ هاوڵاتی تەماشای لیست بکە چی لیستێک 4 ساڵە لە بەرژەوەندی تاکی کورد بووە چی لیستێک سیاسەتی هەڵسوکەوتی هەڵوێستەکانی کاری پەرلەمانی کاری حکومی کرۆکی ئەم کارانەوە تا میحوەری ئەم کارانەی ڕۆژانەی خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان و بەرژەوەندی تاکی کورد بووە دەبێ ئەمە بکاتە هەڵسەنگ چکە تۆ لە لیستێکی 15 نەفەریە تەوانێمە بە ڕێز و بە احترام و ڕواینە هەموو ئەوانەی کە متمانەی خەڵکی بۆ پەرلەمان وەردەگرن و ناڵێن ئێمە ئەوەی کە ڕوا هەموو خراپن یان وەنیە بەڵام لە لیستێکیش 4 کەسی باشە بێ بەڵام ئەگەر سیاسەتی حزبەکە لەگەڵەوانە تێک نەکاتەوە من گوێبیستی هەندێک لە پاڵێراوی لایەنی دەسەڵاتە بم بەڕاستی شتی واڵێن زۆر پێچەوانەی سیاسەتی حزبەکانیانە یان ئێمە دەبێت دەنگدەر ئەوەی لایات بێ پێشم وایە تا ئێستا ئەوەیشە تەحەکوم بە دەنگی هاوڵاتیانی کوردستان دەکا حزبەکە مووقفی چییە حزبەکە مووقفی چییە بەڵام دیارە ئەو مافەیان بە پێی نیمچەکراوە هەیە کە لە نێو حزبەکەیە پیان وایە فڵان کەس چاکترە فیسار کەس چاکترە و دەنگی خۆیان دەربەوە باشە بەس بۆ 3 ئەیلول پێ دوایە تا 4 ساڵێک تر دووبارە نابێتەوە دەکرێت بکرێتە وێزگەیەک بۆ نمونە گەر خەڵک ڕخنەی هەبوو بێ گلەیە بێ بیکات بە ڕۆژی گۆڕانکاری ڕۆژێکی گرنگ و مێژوویە بە حەکیم تەبان من ئەمڕۆیشە خۆم بابەتێکم نووسیوە کە ینی سینۆ ڕۆژێکە ئایندەی ئێمەیە و پێوە بەندە وەکو عەرە بەڵێ هذا یەومون لەهو ما بعدەه ئەمە ڕۆژێکە ڕۆژانی دوایی لەسەر ئەم ینی چاک و خراپی ڕۆژانی داهاتومان لەسەر ئەم ڕۆژە بەندە بۆیە کۆمەڵێشت هەیە ینی ئێمە کە دەبێ لەسەری ڕاوەستین ئەویشەوەیە بۆ نمونە ینی هەو دەنگۆیی کە ئەڵێجام لایەنە پۆسییانانەی پێشوو چیان کرد هیچیان پێ نەکراوە وانە بۆیە لە ماڵ و داهاتشێ و ناچێ بۆ دەنگدان باش ئەم لایەنانە خۆتوانیمانە بەر بە ڕێژەیەکیش بە بەستەم بە گەندەڵی بە بگرین وتوانیمانە دەنگێکی فشار بین لەسەر دەسەڵات کە هەندێک هەنگاو بنا لەبەر زەختی ئێمە و ئیعلامی ئێمە و پەرلەمانتارانی ئێمە کە لە خزمەت خەڵکیدا بێ وانە ئامانە کراوە باشە تۆ کە لە هەماڵەوە داعشی دوای سینۆ کە دەرەنجامەکان دەرەکەوێ
ئەو دەنگە ناڕازیە کە ئەم خزمەتانەی کردووە کە بە تەسەوەری تۆ نەیتوانێ ئەم دوولایانە لا ببا خۆی بچێتە شوێنیان ئێ باشە خۆ سەنگی ئەمان دابەزینی سەنگی ئەمان دوایی ئەو دەنگە ڕاستەقینەی تۆی هاوڵاتیش نامێنێ کە بەر بە زوڵم بکرێ و داکۆکی لە مافەکانت بکە و ڕێ لە گەندەڵی بکرێ کە ئەوە لاواز بوو ئەوەی 4 ساڵی پێشوو کە کردوێتی ئەو کات دەسەڵاتیش بێباکە بێ کە دەنگێکی ناڕازی نەبوو دەسەڵاتیش بێباکە بێ دەگەڕێتۆ سەر هەمان شێوازی بەڕێوەبردن کە هەرێمی کوردستانیان لە 2 تاکو 2005 پێ بەچوونی و بەشداری نەکردن لە خزمەتی دەستەڵات و درێژەدانە بە گەندەڵ بەڵێ وێڕایەوەی دەنگەکانیان تەزویرەکەن و ئەوانەی کە دەنگی ناڕازین کە ناچن بۆ دەنگدان زەربەیەک لە سیستەمی حکومڕانیە وڵاتادەن لەو ڕۆکەوە دەنگی ئۆپۆزیسیۆن دەنگی ناڕازی دەنگی داکۆکی کرد لە مافەکانیان دەنگی بەرەڵسکار دەنگی داکۆکی لە نەمانی گەندەڵی و بەرپاکردنی شەفافێت کز و لاواز دەکەن لەو کاتە کێ قانجاز دەکات دەسەڵات قانجاز وەکو من ئاماژەیەکم پێداوە ئەم پێم وایە یعنی تەماشاکە ئەوەی ناچێ بۆ دەنگدان دوایی بیرەکاتەوە کە ڕۆژی سی چەند گرنگ بووە کە ئەو بچێ بۆ دەنگدان و بۆ دەنگی ئەو گۆڕانکاری ببێت بە دەنگی ئەو سەنگی هێزە ئۆپۆزیسیۆنەکان هێزە بەرەڵسکارەکان بەرزتر ببێتەوە سەنگینتر و قورستر ببێ و بەهێزتر ببێت ئەمە لەم ڕۆ هەمان ئەو کەسانەی کەوە ناڕەحەتن بۆ نمونە خەڵکی ناوچەیەکی کوردستانن ناچێ بۆ دەنگدان و ناڕەحەتی شەبەیانی نوێنەری ناوچەکەی لە پەرلەمانی کوردستان کەم بێ وانە شکێمە بەداخەوە کە یەک بازنەیە کاتێک کە پارێزگایەک سەتانەوەتی ئیتر نەوەتی ئەچن و ئەبرێن ئەچن و ئەوەی کە ئەچێ بۆ دەنگ و ئەوەی دەنگەکانیان بۆ درێ گەیەنرێ بە 100 باشە 100 ناوچەیەکی کە 140 دوایی دانیشتوانی ئەم ناوچەیە دەنگدەرانی ئەمەی کە ناچن بۆ دەنگدان لەم ناوچەیە نابێ گلەی بکەن بڵێن جا داهاتی حکومەت بۆ بەڵێ چکە ئەو ناوچەیە پەرلەمانتاری زۆرێ بێ وانە داکۆکی لە ناوچەکانیانەکەن لاسەنگیەک دروست دەبێت ئەوانەی کەوا باشە زیانی چییە بۆ نمونە گەر بۆ نمونە شارێک کەمتر بەژاری بکە و شارێک ڕێژەی ئێمە هەموو کوردستان وەکو یەکە ڕوانین بەڵام بۆ نمونە تۆ سلێمانی 190 بچێ بۆ دەنگدان دوهۆک 140 بچێ بۆ دەنگدان دووەکیش دایمەن مەسەلەن ئەو خواستیانێ ئەوانی شارەکەیان وەکو سلێمانی وەکو هەولێر گرنگی پێ بدرێ دایمەن ناڕەحەتیوان ئەوە بوون کە نوێنەریان کەمە وانە باشە گەر 140 بۆ دەنگدان بچێ و تا 140 ئەو مەقعدانەی کە بڵێن ئەگە 180 بچن 20 مەقعدیان بەرکەوێ 140 بڕۆندە مەقعدیان بەرەکەوێ باشە 20 بادینی هەبن لە پەرلەمان یان 10 بادینی هەبن کە داکۆکی لە مافی ناوچەکانیان و منتیقەکانیان بکەن وانە دوایی دەنگدەری ئەوە بە پێچاوانەی شۆ سلێمانی کە سلێمانی چاوەڕوانەکرێ مەترسیەوە کە دەنگی کەمی تێدا بدرێ ئەمە لە ڕوانگە نیشتیمانی و وەکو قسەیەکی گشتی بۆ هەموو خەڵکی کوردستانێکین ئەوانەی دوایی پەنجەی پەشیمانیە گەزن و ئەڵێن بۆ خۆزگە بچوان بۆ دەنگدان بۆی نوێنەرمان زیاتر بگا بەشەڵەمان با سینۆ بچن و دەنگ بدەن و با ئەو لاسەنگیە لە نێوان ناوچەکانی کوردستانە دروست نەبێت ئەوڕام قسەیە بۆ بەشەکانی تری پارێزگاکان بۆ نمونە لێرە ئێمە لە پارێزگای سلێمانی پشدەر و بتوێنمانەیە نییە و دوو ئیدارەمانەیە کە ڕاپەڕین و گەرمیان کە لەسەر سلێمانیە بەڵام یەک لە هەڵبژاردن ئەکرێ تەماشاکەی ئەوانی شەکەر کەم بچن بۆ دەنگدان وانە نوێنەریان کەمترێکا بە پەرلەمانی کوردستان باشە بەس ئەوەی کە بۆ نەگلەی هەیە لەلایەن ئۆپۆزیسیۆنەکان بۆ نمونە هەندێکیان باسی بایکۆتیش دەکەن سەرنجتان چیە لە سەرەوەی خۆچی بایکۆت بۆ نمونە بایکۆتی هەڵبژاردن بکەن یعنی ئەمە چارەسەرە بۆ نمونەندەی خەڵک باسی بایکۆت چۆی بایکۆتی کردو ئەوش بەشدار وەکو حیزب ناوەکو خەڵک بۆ نمونە وەکو خەڵک تەبانێ منە قسانە بۆ خەڵکە ئەەکەم یانی ئەو دوو نمونەیە مێناوە کەوانەی پەشیمانن ئەگەر سی
نۆ بە ڕۆژێکی مێژوو سێر نەکەن. ئۆپۆزیسیۆن کراوە بە زۆرینە تاشتی پێ بکرێت لە ڕابردوو کەم جارە مەسەرەن لایەنەکانی دەرەوە دەسەڵات بکرێن بۆ زۆرینە لە پەرلەمان دەتوانن شتی گەورە بکەن بۆ نمونە ڕەنگە خەڵکی گلەیە بێ ئۆپۆزیسیۆن شتی ئەوتۆ نەکردووە. تەماشاکە ئێمە لە ئۆپۆزیسیۆن بووین لە حکوومەت بووین بەڵ هەمان ڕیتمانە بۆ لە کارکردن کە شتی باشمان بینوێ دەستخۆشیمان لێ کردو و شتی خراپمان بینوێ سەرجەنشمان کرد و ڕخنەمان لێگرتووە. بۆیە کاتێک کە بۆ من لە پەرلەمانی کوردستانە بڵێن خولێکی پێشوو چل ئەندام پەرلەمانی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان هەبوون وانە باش ئەگەر ئەم چلەی کە پێشترە بووە ڕێگر نەبوون لە زۆر شت بڵێ ڕێگر بوون پشگیر نەبوون لە زۆر دەرچوونی یاسای باش بڵێ پشگیر بوون بە یەکەرمان ژمارەیان بێتە سەر 20 وانە ئەو کات تاوانەکە کەوێتە سەر دەنگدەر کە ناچێت بۆ دەنگدان دەچێتە سەر ئەو دەنگدەرانەی کە ناچن بۆ دەنگدان و لەمان کاتدا ئەوەی کەوا دواتر خەفەت لەوەخوا کە ناوچەکەی لە پەرلەمان ڕێژەی کەمترە واتە پەرلەمانتاری کەمتر گەیشتۆ دێ ئێستا بچن بۆ دەنگدان بچن بۆ دەنگدان بۆی ئەو هاوسەنگیە لە کوردستانە بپارێزرێت. بەسکەوتە بۆ چوونیوە چوون بۆ دەنگدان دوو کاریگەری باشی هەم هاوسەنگی دەپارێزی هەم سەختەکاریش کەم دەکاتەوە کە خەڵک زۆر بچێ بۆ ئەمە بەگشتی ئەو کات کە دێمە سەر لستی خۆمانۆک و کۆمەڵی ئیسلامی کوردستان لەوەی شاوتومە ئەو ئیسلامیە یان ئەو دەنگدەری کۆمەڵی ئیسلامیە یان هەوادارەی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە دڵی خۆشە بە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی و بە هەڵوێستی پەرلەمانتاران و تیمی وزاری و ئیداراتی کۆمەڵی ئیسلامی و بە هەڵوێستی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان کە دڵی خۆشە بە کارە سیاسەکەی کۆمەڵ کارە بانگوازەکەی کۆمەڵ کارە خێرخوازەکەی کۆمەڵ بە هەموو ئەمانە کە دڵی خۆشە دەبێت ئەویش ئەگەر چاوی لەوەیە کە ئەلەمانە هەموو کۆمەڵ زیاو بکە لێی کەم نەکە لە هەڵوێستی سیاسی کەم نەکە لە کاری بانگوازی کەم نەکە لە کاری ئەلامی کەم نەکە لە کاری خێرخوازی کەم نەکە ئەمە هەمووی پەیوەستە بەچیەوە پەیوەستە بەوە تۆ لە پەرلەمانی کوردستان بەهێزتر ببی کە بەهێز بووی ئەو کارە ئیسلامیە ئەو کارە خێرخوازیەی کە کۆمەڵی ئیسلامی لەسەرەتی ئەو کارە سیاسی ئەو مەواقفە جوانانەی کۆمەڵی ئیسلامی کوردستان تۆ بە دەنگی تۆ ئەی پارێزی زیاتر گەشەی پێدەی زیاتر بۆی ئەوانەی کە ناچن بۆ دەنگدان لە ریزی لایەنە ئیسلامیەکان و لە ریزی ئەوانەی کەوا کاری کۆمەڵی ئیسلامی کوردستان پێخۆشە بەڵام بێئومێد بوون لە دەنگدان ئەوانیش دەبێت بزانن کە سینۆ ڕۆژێکی مێژوویە بڕۆ بۆ دەنگدان چونکە بە دڵنیاییەوە بە ئەزمموی خۆمان لە عملی سیاسیەڵێن تا کورسیت لە پەرلەمانی کوردستان زیاتر بێ مووقفی سیاسیت بەرزتر و بە پێسترە قسەت لەسەرەوەیە قسەی خۆت بێ ڕوتوش بێ شەرم ئەەکەی و دیفاع لە دام و دەستگاکانی خۆتەکەی کاتێک کە تەلەفۆنەکەن کەناڵی فڵان دەبێت داخەن و مستەشفای بەخشین داخەن و ئەمە بکەن و ئەو بکەن ئەو کات کە تۆ لە پەرلەمانە بەهێز بووی دیفاعت لەمانە زیاتر پێکرێت کە ئێمەش وەکو لایەنێکی ئیسلامی وێ ڕایکارە سیاسەکانمان کرۆکی کاری ئێمە خزمەتکردنی خەڵکی کوردستانە خزمەتکردنی خەڵکی کوردستان چۆن داکۆکی لە موچەکانیانەکەین داکۆکی لە ئاکاریانەکەین لە ڕەوشتیەکەین کاکە ئەو هەڵمەتە یعنی ئینحرافیەی کە لە هەرێمی کوردستان بەرپا دەکرێت ئەو بە بەرنامە داڕشتنی گەنجان و لاوانی ئێمە و کچان و کوڕانی ئێمە لە ئەخلاقی ئیسلامی ئەمە غەیری کۆمەڵی ئیسلامی کوردستان و لایەنەکانی تری ئیسلامی کێنەوانە داکۆکی لەمان ناکەن ینی جەماوەری کوردستان دەبێ بزانێ ئەم لایەنە ئیسلامیانە بە تایبەت کە ئێمە باسی کۆمەڵی ئیسلامی کوردستانەکەن بە کەناڵی پەیامی بە کەناڵی بانگوازی بە ڕادیۆی سونەتی بە ڕادیۆکانی قورئان بە ڕادیۆی مەڵبەندەکانی بەمانە هەموو چەند خزمەتی کردووە بە سەنتەری حکمەی 7,000 تەلەبە کە تایە قورئانە خوێنێ چەند خزمەت کراوە بە نەخۆشخانەی بەخشینی بە کۆمەڵی ئەو سەنتەرانەی کە خزمەتەکەن چەند توانیمانە ئێمە خزمەت بە ئەخلاقی خۆ کاکە خۆ دواتر
ملەتان بە ئەخلاقەوە مێنن بە ڕەوشتەوە مێنن دەبێ بزانی کێ دیفاع لە ڕەوشتی خەڵکی کوردستان دەکا کێ ئەمڕۆدا کۆکی لە کولتوری ملەتەکەمان دەکا غیری کۆمەڵی ئیسلامی کوردستان بڵێ لای دەنگدانگە دەنگ بە کۆمەڵەوە تەنها لە ڕووی سیاسیەوە کۆمەڵ بەهێزبیانی پەیوەندیە بەکاری بانگەواز و بەخشین و خزمەتی خەڵکەوە بەڵێ هەموو لایەک ئاگدارن ئێمە لەوەیە هەموو کۆنجومەنی سیاسی هەم لەوەی هەندێک لەو کارانە ڕووی زیاتر لە من کردوێ و ئاگدارم بە ئەزمموی خۆم بە تەجربەی خۆمەیڵێم زەعیف بی ڕێت لێگرن لە کاری بانگەوازیت لە کاری ڕێکخراوەیت لە کاری ئیعلامیت لە کاری خێرخوازیت بەهێز بی احترام تەگرن ڕێز تەگرن و ڕێز لەو پێگە و دامەزراوەکان تەگرن لەبەرەوە خۆی ئەمانەی کە هەندێک کەسیش کە وەک بڵێ بانگەشە بۆکەن کاکە هەڵبژاردننی چی و ئەحزابی ئیسلامی چی ئەوانە ئەمانە ئەڵی دنیایان نەدیوە با تەماشایەکی ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوای کوردستان بکەن تەماشایەکی باکوور بکەن بزانە ئەو وەعیە ئیسلامی کە لە کوردستان هەیە بە فەزلی خوای پەروەردگار پاشان ئەو حرەکەتە ئیسلامیانەیە کە وەعیەکی ئیسلامیە و شیادەیەکی ئیسلامیە پابەندیەکی باشتر بە ئیسلام و تێگەیشتنێک فەهمێکی ڕاست بۆ ئیسلام کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوە گەڕێتەوە بۆ دوعاتی ئەم لایەنە ئیسلامیانە بۆ کەناڵە بانگەوە خوازیەکانی ئەم لایەنە ئیسلامیانە کاکە ئێمە بە سەدەقە و بە دەست لە پاڕانەوە لەم و لەو ئەو دام و دەستگانەی خۆمانە بین بەڕێوە کە زەعیفیش بین لە پەرلەمان ئێمە حزبێکی سیاسین مافی خۆمانە کە چاومان لەوە بێ بگەینە دەسەڵات و ئاڵوگۆڕی دەسەڵاتیش بکرێت لە هەرێمی کوردستان بەڵام هاوشانی ئەوە چۆن داکۆکی لە ماموچەی خەڵکەکەین داکۆکی لە عەقیدەی خەڵکی کوردستانیشەکەین تا بەهێز بین باشتری یەکەین چاکتری یەکەین لەبەرەوە من ڕۆم لە خوشکوبرا ئیسلامیەکانمانە ئەوانەیان کە دڵیان و هاوڵاتیانی کوردستان کە دڵیان بە کارەکانی کۆمەڵی هەیە کۆمەڵ نییە دڵی بە مستەشفای بەخشینی کۆمەڵی ئیسلامی کوردستان خۆش لەوێ خزمەتی کراوە ببێ بزانێ ناچی بۆ دەنگدان دڵتیش بە کارەکەم خۆشە ئێوە زەربەم لێدەی چۆ بۆ دەنگدان چکە ئەو کارە بەهێزترەکەم ئەوە لق ئەبەیتە مەسەرەن لقێتر لە چەند شەماڵەکرێتەوە تۆ بەهێزتر بی ئەتوانی لق لە شار و شارشکەکانی تر بکەیت تۆ خزمەتی خەڵکی کوردستان بکەیت تۆ بە سێ لەق بتوانی نازانم شەوە حقەت گوێم لە ئامارێک بوو چەند مانگێک 350 ئەوەندە هەزار کەس سەردانی سێ بنکەی بەخشینی کردووە ینی مستەشفاکە لەگەڵ بنکەکەی کەلار و هەڵەبجە باشە لە ساڵێکە ینی تۆ بڵێ 9 ملیۆن باشە 9 ملیۆن کەس سەردانەکە باشە لە 2 ساڵە ملیۆنێک کەس یخۆ کوردستان 5 ملیۆنە ینی تۆ بزان چی خزمەتێ بە خەڵکی کوردستانەکەی ئەمانە کە دڵیان بە ئیشەکەمان خۆشە با ئیسلامیش نەبن دڵیان پێ خۆشە حەزەکەن ئەوە برەوی پێ بدرێ دەنگمان پێ بدەن بەێسترە واروها بۆ کاری ڕێکخراوەی ئەعلامی و بانکخوازی ئەوانەی تر ئەوەی کە تا دوێنێ هەرگلەیان نەکرد ناتوان کەناڵێکی بانگەوازدانن و کاکە بۆ ماڵەکانمان کەناڵێکی وا گرنگە و مناڵەکانمان پەروەردە بکرێ و باسی ئەخلاقی ئیسلامی و باسی ژیانی پێغەمبەر و صلی الله علیه وسلم و ئایەتی تا تەفسیر بکرێ کردمانەوە بەس بەبێ دڵنیابی مانەوەی پاراستنی بەندە ئەمڕۆ بە عملی سیاسی خۆ من حزبێکی چەکدار نیم دام و دەستگای خۆم بە چەک بپارێزم کاتمان کەمەوە سەبارەت بەوەی کەوە چاوەڕوانیتان تەنانە لە دەنگدەری ئیسلامیە خودت هەموو دەنگدەری کوردستان بە موسڵمان و ناموسڵمان ئێمە ئاگات لێ بوو من 3 خاڵم و 2 خاڵی هەموو خەڵکی کوردستانی کردەوە کە بەڵگەم هێناوەتەوە ڕۆژی سین و ڕۆژێکی مێژوویە لەبەرەوە ئێمە چاومان لە هەموو خەڵکی کوردستانە بەڵام بۆ دەنگدەری ئیسلامەکە ئەم پەیامەمان هەیە بۆ باقیەکەی ئەوانەمان هەیە بۆ ئەوانی شەڵێن زۆرێک لە نووسەری لایەنە ئەڵمانیەکان نووسیان لەسەر بەرزی هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی کوردستان وانە خەڵک زۆر دڵی بە هەڵوێستەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و سیاسەتی کۆمەڵی ئیسلامی و پەرلەمانی کۆمەڵی ئیسلامی و بوونمان لە بەغدا ئەمانە هەمووی کە دڵیان پێی خۆشە و چایان لەوەیە لێی زیاد بکەین بتوانین زیاتر بکەین و خزمەت زیاتر بکەین و خەڵکی کوردستان دەبێت دەنگمان بنێ
و بۆی بەهێزتر ببین لە پەرلەمانی کوردستان. سپەی دەنگدانی تایبەتە ینی پێمتان چیە بۆ هێزە ئەمنیەکان هێزی پێشمەرگە پۆلیس ئاسایش چاوەڕوانێکتان لەم هێزە ئەمنیانە هەیە؟ واللهی ئێمە هەموو هەوڵ و تەقەڵامان ئەمانە لەژێر دەسەڵاتی حزبی کە دایم وەکو بەشێکی خۆیان تەماشایان دەکەن، وەکو دارێکی دەستی خۆیان تەماشایان دەکەن، لەوێ دەریان بێنین و وەکو خەڵکێکی ڕێز لێگیراو لە هەرێم و هەرێمی کوردستانە دامەزراوەیەکی خۆیان هەبێ، نەک دوو بەش بن سەر بە هەم حزب و ئەو حزب. ئەوە ئێمە بەرنامەمان بووە هەم وەکو کۆمەڵی ئیسلامی هەم لەگەڵ لایەنەوە پۆزیسیۆنەکانە کە ئەوان لە ژێر دەسەڵاتتا دەربکەین و ئەم هێزانە هێزی پێشمەرگە هێزە ناوخۆیەکان هێزە ئەمنیەکان بە سیستەم بە دامەزراوی بکەین لە هەرێمی کوردستانە، ببنە هێزی نیشتیمانی بۆ هەرێمی کوردستان. ئێمە ئەو لایەنین کە ئەمەمان ئەوەش ئەو پەڕی ڕێز و حورمەتە بۆ ئێوە، نەک ئەمڕۆ من گوێبیستە بیم چەند ئەفسەرێک کە بە ناو بەینیش پیان و توین کە هەر لە ئێستا هەڕەشە دەکەن لە پێشمەرگەکانیان لە هێزەکانی ناوخۆ کە دوایە زین دەنگتان بەکێداوە، دوایە زین تۆ دەنگ بەن کێدەیت و ئەم دەنگ بەکێدا. ئەو خەڵکە ئێمە مەبەستمانە ئەمانە ئەم برایانەی ئێمە لەو زوڵمە دەربکەین و بیانکەینە هێزێکی نیشتیمانی کە تەنها هەمویان لە یەک جێوە لە سەروی خوانەوە تەوجیهات وەربکەن و داکۆکی لە ئەمانەی کەوا هەرێمی کوردستانیان بە چەکەکانیان پاراست، دەبێ ئایندەی میلەتەکانیشمان بە دەنگەکانیان بپارێزن، خۆ لە بە زۆر تەزویر پێکردن بپارێزن، ئەو خیانەتە نەکەن. ئەو هەم خیانەتێکی نیشتیمانیە، هەم خیانەتێکی ئەخلاقیە، هەم خیانەتێکی دینیە. دوو دەنگ مەدەن بۆ هیچ کەس و هیچ لایەنێ. خیانەتە لە خۆتان و لە ملەت و لە خوای خۆتانەکەن. دەنگی خۆت بدە بە ئارەزووی خۆت بە ئازادی خۆت، بەڵام ئەوت لەبیر بێ ئێمە داکۆکی کەریەوە بووین کە ئێوە هێزێکی نیشتیمانی بن، ئێوە بە دامەزراوی بکەین. ئەی بۆ ژیان و گوزەران هیچیان لە بەرنامەدا ئەگەر زۆرینە بۆ نمونە کوچێکی زۆر بەس بێن داکۆکیان لێ بکەن لە 4 ساڵی ئایندە، چونکە ژیان و گوزەرانی پێشمەرگە سەر ڕایەوەی کە شەڕی داعشێک لەو پەڕی باردۆخێکی خراپدا بوو. ئێمە چەند دەنگ بین لە پەرلەمانی کوردستان وەکو پێشتریش خوشک و برا پەرلەمانتارەکانمان دائیمەن لە سەر موچەی هێزەکانی پێشمەرگە هێزەکانی ناوخۆ داکۆکی کار بووە. لەسەر موچەی پلە نزمەکان دائیمەن داکۆکی کار بوون و ئێمە ئەو حزبە سیاسیین تاکە حزبین لە هەرێمی کوردستان کە موچەی پلە باڵاکانمانە بڕین، نیوەیان لێ گێڕینەوە بۆ دارایی، نیوەکەی تریان ئەدەینێ، هەندێکیشیان نیوەیان ئەدەینێ، گەرنا هەشە و زۆریشنەوانەی کەمتر لە نیوەیشیان ئەدەینێ. ئەم هێزە سیاسیە دەسەڵاتی بەدەست بێ ئاوا و زیاتریشەکە و موچەی پلە باڵاکان کەم ئەکاتەوە و موچەی پلە نزمەکان باش زیادەکە. باشە بەس لە ژیانی حزبی خۆمانە پەیڕۆمان کردووە. هەر حزبێک توانی لە ژیانی حزبی خۆیە شتێک پەیڕۆ بکە بە دڵنیاییەوە لە دەسەڵاتە جێبەجێ. باشە بەس سەبار بۆ پروپاگەندانەی دەکرێن بۆ نمونە پێ دوایان فشارانە کاریگەریان دەبێت لەسەر هێزەکانی پێشمەرگە بەوەی کە دەڵێن دەزان دەنگتان بەکێداوە. ئەم ڕێکارانەی کۆمیسیۆن ڕێگری لەوە نەکردووە کار کەسێک ئازادە و کەس نەزانێت دەنگی بکێداوە. هەم ڕێکارەکان ڕێکارەکان کاریگەر بووە و هەم ئەمڕۆ برایانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانیش هوشیار بوونەتەوە وەزانن ڕزقیان لای خوایە و لای حزب و دەسەڵات نییە. باش بەڵام ئەشدانن کەەوە ئەوانیش هەردوو حزب دەسەڵاتدارن بەدەستیانم و ئەمریان بەدەست ئەوانە و ئەوەی شەر کاریگەری هەیە، بەڵام ڕێژەیەکی باش لەو هێزانە ئەمڕۆ بە ئینسافەوە دەڕوان ئایندەی خۆیان و دەزانن کە سینۆ ڕۆژێکی مێژوویە بۆ هەموو لایەکمان و دەنگی خۆیان بە ئازادانە دەنە ئەو لایەنەی کە قەنەعەتیان پێێتی و ئێمە دیارەوەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان لەبەرەوە هێزێکی چەکدار بووین، ڕێز و پێز و حورمەتی پێشمەرگە و چەکداری هەرێمی کوردستان لای ئێمەیە، ئێمەشە زانین کە چۆن ڕێزیان لێ بگرین لە خوشکە خۆمانش پێشمەرگە بووین، ئەزانین چۆن ڕێز لە پێشمەرگە بگرین و ئەزانین ماندوویەتی پێشمەرگە و
و ئاسایشی نێوخۆ و هێزە ئەمنیەکان چەند بوون و چۆن بوون و تا هەبین لە پەرلەمان تا زیاتر بین باش بێرەزیان بە خەباتی پێشمەرگە و هێزەمنیەکان کردوانەی تر بەڵێ بێرەزیان ئەوانەی تر بێرەزیان کردو بە خەباتی پێشمەرگە و هێزەمنیەکان ئەمە ناڵم بێڕێزیان کردووەڵێ ئێمە لایەنێکی سیاسین لەبەر پێشمەرگە بووین ئێمە شەتوانین باش لە معاناتیان تێبگەین بە ناڕەحەتەکانیان لە پێداویستەکانیان تێبگەین و داکۆکیکەر بین لە پەرلەمانی کوردستان لێ سەبارەت بە دەنگەکانی کۆمەڵ هەندێک ڕاپرسی نافەرمی بڵاو بۆ تۆ بازوە کە دەنگەکانی کۆمەڵ زۆر زیادی کردو ئێوە چاوەڕێون کە دەنگەکانتان زۆر زیاد کە لەم هەڵبژاردنە 4 ساڵە لەگەڵ خەڵکی کوردستان بووین باشمان داوە لەسەر هەڵوێستەکانمان هەڵوێستەکانمان بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار پاشان بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان دەربڕیوە هێزێک لەگەڵ شەقام بووین هێزێک لەگەڵ مافی خەڵکی کوردستان بووین بە هەموو چین و توێژەکانەوە هێزێکی داکۆکیکەر بووین لە مافی مامۆستایان مافی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هێزێک بووین بە سیاستمان بە تەلەڤیزیۆنمان بە پەرلەمانمان بە وەزیرمان هەموو لە خزمەتی خەڵکی کوردستان بووین هێزێک بووین بە دام و دەستگا خێرخوازەکانمان بە نەداری خۆمان توانیمانە لە خەڵکی خێرخواز ئەو مستەشفا جوانە بنینە پێوە و خزمەتی خەڵکی کوردستان بکە لە هەموو کایەکانی کاری ئێمە لە خزمەتی ئەو خەڵکە بووین تۆ بڵێ خەڵکی کوردستان پاداشتی کۆمەڵی ئیسلامی کوردستان نەداتەوە لەسەر ئەو هەموو ڕاپرسیانە تاو ئەگەر تەزویر بێڵێ کە ئومێدمان وایە کۆمیسیۆن توانی بێتی ئەمن لێرێشەوە ئەیڵێم بۆ مێژوو ئەیڵێم کۆمیسیۆنی هەڵبژاردننی کوردستان ئەوانیش لە بەردەم تاقیکردنەوەیکی گەورەدان دەبێ ئەخلاقیاتی خۆیان بپارێزن دەبێ لەبەر بەرژەوەندی خۆیان چاوپۆشی نەکەن لە تەزویر ئەگەر هەستیان کرد تەزویر هەیە دەبێ هەڵوێز بنوێنن مووقفیان هەبێ و ئیمزا هیچ مەحزەرێ نەکەن کە گومانیان لێ بێ و تەزویری تێدا بکرێت دوایی ئەوانیشە چنە نێو تاریکەکانی مێژووەوە و یەک نان بە خراپە تۆمارەکرێت ئەبێ خاوەن مووقف بن خاوەن هەڵوێز بن لە ساتەکانی یەکەمەوە هەستیان بە چی کرد بیکەن فەرمانبەرانی کۆمیسیۆن هەموو ئەوانە دەبێت چاوکراوە بن لەگەڵ بریکاری لایەنە سیاسەکانە بە تایبەت بریکارانی خۆمان دەبێ بزانن لەبەر خوا ئەو ڕۆژە ژیانی خۆیان باش چاودێری خۆیان بۆ دەنگەکانی زۆر باش کاتم کەم ئەوە سەبارەت بەوەی کە بە پێی زانێرەکان لە دوایین کۆبوونەوەیەکێک لە حیزبە باڵەستەکان باز لەوە کراوە کە تەنها ترسیان لە کۆمەڵ هەیە لەبەرەوەی لە 4 ساڵی ڕابردوون نە هەڵوێستی گۆڕاوە لە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان لە مەسەلەی هەڵبژاردنیش پێتان وایە دەسەڵات ترسی لێەوە هەیە؟ دەسەڵات ترسی ئێمە زیاد بکەین ترسەکە لە ڕوانگەی چیەوەیە؟ لە ڕوانگەی ئەوەیەوە حزبێکی نەجوڵاوین لەسەر مووقفەکانمان جوڵاوین بەرەو باشتر جوڵاوین بەرەو کردەوەی چاکتر بەرەو خزمەتی باشتر هەڵوێستی گەورەتر نەجوڵاوین واتە دووقسەنین پۆست و پارەش لە خشتە نابە نەترس نەپارە نە زۆر ئێمە سارد ناکاتەوە و بۆیشە و دروشمەمان بەرز کردوێتەوە بۆ هەڵبژاردنەکانمان کۆڵ نادەین و بەردەوام نیو خۆ لەگەر شتێکت مابێ بۆ خەڵکی کوردستان وەکو دوا پێیان خەڵکی کوردستان دەبێ پرسین و هەموو چاودێر بن بەسەر ئەم هەڵبژاردنەوە من چاوەڕوانم چاکەکانی نێو لایەنەکانی دەسەڵات باشەکانیان کە زۆرن خۆیان بەرەنگار بوونەوەی هەر هەوڵێک بۆ تەزویر هەبێت و لێرەشەوە سوپاسی هەموو پاڵەوراوانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەم سوپاسی هەموو دام و دەستگا و مەڵبەند و ئەنجومەن و ناوەندەکانی کۆمەڵ و بەرپرسانی کۆمەڵ سەرکردایەتی کۆمەڵ وەزیرەکانی پەرلەمانتارانی پێشووی ئیداراتی کۆمەڵی ئیسلامی کەناڵی پەیام باقی تۆڕی میدیایی کۆمەڵ ڕادیۆکانی کۆمەڵ زانایانی کۆمەڵ هەموو چین و توێژان خوشکان کە ڕۆلی سەرەکیانە بووە بەڕاستی سوپاسیانەکەین کە من ئێستا قساکەم سوپاسیانەکەم هیمەتی چاکیان کرد باشیان کرد ڕاستە هەڵمەت
بەیانی کاتژمێر 8 ڕاوەستێ بەڵام هەڵمەتی ماڵ بە ماڵ هەڵمەتی پەیوەندی تەلەفۆنی هەڵمەتی مەسەج بناردن ئەوە دەبێت خەڵکی کۆمەڵی ئیسلامی کوردستان بزانێ کە کاتی باشمان لە پێشە و ئەم هەڵبژاردنە لەبەرەوە بایۆمەتری نیە تا 2 ساتەکان ئێمە توانین لەگەڵ خەڵکە لە هەوڵ بین کێش ساردە گەرمیکەین و وای لێ بکەین بچێ دەنگەکەی بدا و دەنگی بەدەستی 1994 بدا. زۆر سوپاس بۆ بەڕێز محەممەد حەکیم کارگەری ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس باوکارم تا بەرنامەیەکی تەخواتان لەگەڵ.